بۆ بەدەستهێنانی بتڵێ غاز پێشتر ناوی خۆیان نووسیوە و ئێستا لە نۆرەی وەرگرتنی بە شەغازەکەیاندان. ئێستا مانجی ڕەمەزانی پیرۆزە لە چۆمان بۆی کەمی غازەوە غاز نێ لە چۆمان داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەین هەرچ نەبی تازە ژندانەتی غازمان بۆ دابین بکە. ئێستا من بەیانیەوە گەڕێم بازار غازی نییە، باش ئێستا بەرەو جژنە زیاتر ماڵام پێویستیان بە غازە بۆ داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەین غازمان بۆ دابین بکات لەبەر پێداویستیەکی سەرەکی ماڵانە بۆیە هیوادار حکوومەت هەرێمی کوردستان لەوەی کەم تەرخەم نەبی هەرچ نەبی تازە ژندانەتیە غازمان بۆ دابین بکە و پاش جژنیش هیوادارم ئەو گرفتە نەمینە و چارەسەری بکات. ماوەی مانگێکە قەیرانی نەبوونی غاز چۆمانی گرتۆتەوە و ئەو بەشە غازەی بۆ هاوڵاتیان دابین کراوە بەشیان ناکات. ئێستا عالیان تەبعان ڕەمەزانە مانجی ڕەمەزانمانگە زۆر پیرۆزە خەڵک نازانی نەلۆ ژیانی خۆی غاردا نەلۆ غازی غاردا نەلۆ نەفتەی غاردا نەلۆ داری غاردا بەو مانجی ڕەمەزانەیە ئەو خەڵکیان زۆر ئەزیەتدا داوا لە حکومەتی سەرۆکی حکومەتی و لە جێگرەکەی و لە هەموو پەیوەنددارەکانەکەین ئەگە بەهانامانەوە نێن وەسعمان زۆر خراپە. ئێستا بەرەو جێژنەیە ئەمن بەخۆ دوو ماڵم هەیە بتڵە غازەکن نییە دوو ماڵم هەیە لەو نەبوونیەی وەزعەکەن لەو پەڕی خراپێدایە غاز بوو غازەکەشن نەما. قەزای چۆمان لە ماوەی یەک مانگدا پێویستی بە 120 تەن غاز هەیە بەڵام لە ئێستادا تەنها 40 تەنی بۆ دابین دەکرێت. ئەمە بەرنامەی خۆمان هەیە کە بتوانین کە خەڵکەکە لە ماوەی پێویست بتڵە غازێکی بگاتێ یاخود بڕەغازێکی بگاتی کە پێویستی پێدەبێت بە تایبەتی لە وەرزی کە بۆ بەرزی هاوین دەڕۆین. بەڵام کێشەکە ئەوەی کە لە زیان هەیە لەوانەیە لە چۆمان نەبی غازی تیزاریە تاکو ئێستاکە کەسێک نەبووە ینی بەدی بکەین کە بتوانانی غازی تیزاری بینتە چۆمان وەکو شوێنەکانی دیکە بە سەری تیزاری کە لە شوێنان هەیە بامەشێش لە چۆمان بفرۆشێتن جا ئەگەر ئەوە هەبی ڕەنگە فشارەکە بۆ شێوەیە نابێتن کە ئێستا کە دەیبینین چکەوەی پێشان هەبووە لە چۆمان بە شێوەیەکی گشتی غازی حکومی بووە بە سعر و نرخی حکومیش دابەش کرایە کە سەری تیزاری بابەتە تیزاریەکە نەبیتن و کەمیەی هاتنی غازی حکومیش بەو شێوەیە بیتن ماوەکەی دروست درێژتر بیتن ئەکید بۆشایی زۆر دروست دەبیتن. تاکو ئێستا لە چۆمان غازی توجاری نییە تاکو هاوڵاتیان بتوانن لە ئەگەری دابەشنەکردنی غازی حکومی سوود لە بازار ببینن. پێشەوە محمود کورسات نیوز چۆمان.